بە گوێدادانی موژدەی جێبەجێکردنی پرۆژەی استراتیژی لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و ڕاوەستانی پرۆژەی بەدووسایدکردنی ڕێگای دەربەندیخان کەلار دانیشتوان و چالاکەوانانی ناوچەی گەرمیان و دەربەندیخانی هێنایە دەنگ و داوا دەکەن پرۆژەکە بە زوویی تەواو بکرێت. ئەوانەی ڕۆژانە بەو ڕێگایەدا گوزەر دەکەن ڕێگاکە بە مەترسی دەزان و دەڵێن ناکرێت حکوومەت دەست لەم پرۆژەیە هەڵبگرێت و لە ناوچەیەکی تر بناغەی پرۆژەی استراتیژی دابنێت و ئەم ناوچەیە فەرامۆش بکات. وەڵا داواکاریمانە پرۆژە کە لە سەرەتاوە کە دایانن پلانی بۆ دانن ئەو پلانانە هەین ئەوە نەبێت کە مانگێ ئیشی لێ بکەن و دایخەنەوە بەڕاستی داواکاریمانەوەیە تەواویکەن خەڵک یاز بووە بەڕاستی داواکەم لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەڕێز کاقوبات دەوری هەبێ بۆ ئێرە ئێمە هەر هەمووی لە ئێرە چاوەڕێی دەستی کاقوباتین بەتایبەت. دوا بە دوای فراوانبوونی دەنگی ناڕازایی هاوڵاتیان وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکەی بەسەر کردەوە و بەڵێنیدا کار بۆ تەواوکردنی بکەن. بەڕێوەبەری ڕێگەوبانی گەرمیانیش تەواوکردنی پرۆژەکە بە گرنگ و پێویست دەزانێت. سەردانی پێگەی پرۆژەیەکی سەرەکی بۆ پرۆژەیەکی استراتیژی هەرێمی کوردستانەکەی نەویش پرۆژەی دووسایدکردنی ڕێگای نێوان کەلار دەربەندیخانە. ئەمە یەکێکە لە پرۆژە استراتیجەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بەداخەوە بەهۆی هاتنی پەتای کۆرۆنا و ئەو بارودۆخابووری کە لێکەوتەکانی ئەو پەتایە بوون ئەم پرۆژەیەک لە جێبەجێکردنی کارەکانیە خاوبوونەوەی تیان ڕوویا بوو. ئیمڕۆ هاتین بۆ ئەوەی من سەرپەرشتیارانی پرۆژەکە لە بەڕێوەبەراتەکانی گشتی و بەڕێوەبەراتی گەرمیانمان ئاگادار بکەمەوە کە بەڵێندەرانی خۆشەویست ئاگادار بکەن کە بە هەموو توانای خۆیانەوە دەست بکەنەوە بە کارکردن. تەنها گرفتمانەوەیە کە پێشینەی بەڵێندەر خەرج ناکرێ ئەو گرفتەکانی تر هەمووی لە ئاستێک کاتوانیمانە کۆنتترۆڵیکەین و ئینشاءالله هەر لەگەڵ خەرجکردنیە ئێمە وەکو جاران هەوڵە دەین زیاتر گەرموگوڕ لە پرۆژەکە ئیش بکەین. لەگەڵ ئەوەی ئەمە جاری یەکەم نییە ئەم پرۆژەیە ڕابگیرێت بەڵام خاوەنی کۆمپانیای جێبەجێکار ئاماژە بۆ ئەوە دەکات سەرف نەکردنی پێشینە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە هۆکاری ڕاوەستانی پرۆژەکە دەزانێت و دەڵێت کۆمپانیا هەموو ئامادەکاریەکی هەیە بۆ تەواوکردنی پرۆژەکە بەمەرجێک پێشینەکانیان بۆ سەرف بکەن. ئێمە ئەگەر حکوومەت پارمان بۆ سەرفکە لە ئەمڕۆ دەست بەکارە بین وەسانمان نییە. بەس ئێمە مشکلەکەمان ئەوەیە بۆ چەند جارێک حکوومەت وەسان دوینی لە میشا ئەگەر نەمان وەسەنێ و سلفەکانمان بۆ سەرفکە پێشینەکانی سا دوو پێشینەمان لایەتی بە 10 ملیار دینار لەوە زیاتر توانەمان نەماوە پارەی خەڵکە و پارەی کۆمپانیایە خۆتەزانی ئیشوکاش بەبێ پارە ناکرێت. ڕێگای دەربەندیخان کەلار بە ڕێگایەکی گرنگ و استراتیژی دادەنرێت کە ناوچەی گەرمیان و بەشێک لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بە سەنتەری پارێزگای سلێمانیەوە دەبەستێتەوە جگە لە مەرزی پەروێزخان و مەرزی پشتە کە شادەماری ئاڵ و گۆڕی بازرگانیە لە ناوچەکەدا. سەلام ڕۆڤگەلی کوردستان دەربەندیخان.